دەستپێکردنی پرۆژەی بازرگانی بچووک. ئەگەر دەتەوێت دەست بکەیت بە پرۆژەیەکی بچووک و خۆتی پێبڕێوە بەریت، ئەوە ڕەچاوی ئەم خاڵانە بکە. دەسەڵ بگرە لە پاساوهێنانەوە بۆ نەکردنی کارەکەت، چونکە پاساوهێنانەوە تەنها کارەکانت دوا دەخات. وات لێ دەکات درەنگتر بە ئامانجەکەت بگەیت، چونکە گەر بەڕاستی ئامانجت ئەنجامدانی پرۆژەیەکی بازرگانی بێت، ئەوە پێویستە بە زووترین کات خۆت لە ناو پاساوهێنانەوە ڕزگار بکەیت. خاڵێکی ترەوەیە کە پێویستە بۆ قوبوڵکردنی هەموو بارودۆخەیەک ئامادە بیت. لەگەڵەوەشدا ئامۆژگاری لە کەسانی شارەزا و ئەو کەسانەی لە پێشتردا لە کارەکانیاندا هەڵەیان کردووە وەربگریت. پشتگوێیان نەخەیت، چونکە بازرگانە سەرکەوتووەکان ئەوانن کە لە هەڵەکانیانەوە وانەیان وەرگرتووە. خاڵێکی تریش بریتیە لە دیاریکردنی بڕی ئەو داهاتەی کە دەبێت لە پرۆژەکەتدا بەکاری بهێنیت، بە شێوەیەک دواتر کورت نەهێنێت لە داهاتی تایبەتی خۆت ئەو بڕەپارەیە دابین بکەیت. جگە لەوانە گرنگە کە هەموو کاتێک بیرت لە لای ئەوە بێت کە تۆ کەسێکی بێپارەیت، چونکە زۆربەی پرۆژە بچووک و سەرەتاییەکان بۆ ماوەی 5 ساڵی یەکەم سەرکەوتنێکی وە یاخود داهاتێکی وەها بەدەست ناهێنن. بۆ ئەوەش پێویستە پلانێکت هەبێت خۆت بۆ هەموو بارودۆخێک و کۆسپێک ئامادە بکەیت. لە هەموو ئانەش گرنگتر پێویستە هەمیشە باز لە کارەکانت بکەیت، چونکە بازاڕکردن و ڕیکلامکردن زیاتر دەتناسێنێت. جگە لەوەش پێویستە پەیوەندیەک لە نێوان خۆت و کڕیارەکانتدا دروست بکەیت، بەرهەمەکانت بناسێنیت بەوان. بەڵام بێگومان گرنگترین خاڵ ئەوەیە کە دەبێت بزانیت کێ کڕیاری تۆیە، خواستی هەیە بەرهەمەکانی تۆ بکرێت. ئەمەشت لەبیر بێت پێویستە شارەزابیت لە هەموو ڕێکارە یاساییەکاندا، چونکە گەر کەسێک شارەزایی لە ڕێکارەکاندا نەبێت، لەوانەیە بۆی هەڵەیەکی بچووکەوە تووشی کێشەیەک ببێتەوە و سزایەکی سەختیش بسەپێنرێت بەسەریدا. کۆتا گرنگترین خاڵ بریتیە لەوەی کە لە بواری کارگێڕی کار و بوارەکانی بازاڕکردن بخوێنیتەوە و شارەزایەکی باش پەیدا بکەیت تاکو بتوانی بەسەر هەموو شتەکاندا سەر بکەویت.